خەڵک ئەمەندە ناڕزایەتی و ناڕەحەتیان بەرامبەر چەتەیی یەکێتی و پارتی بینی بوو لە دزی لە تاڵانی لە کوشتن لە شەڕی ناوخۆ لە کوشتنی ژنان لە پاوارخوازی لە داگیرکردنی مڵکی گشتی خەڵکی تر تا ئێرەی هاتبوو خواخوای بوو یەک نەفەرێ پابێ لە بەرامبەر ئەم بنەماڵەیە بوەستێ بۆیە وەختێ نەوشیروان مستەفا بە کۆمەڵێک فەرماندەی سەربازی نێوێچێتیەوە یەتە دەرەوە ئیدعایەوە کە وەرن من ڕزگارتان کەم خەڵکێکیش کە وەکو بورکانێ لە بەرامبەر یەکێتی و پارتیە وەستاون بۆیە لە دەوری نەوشیروان مستەفا کۆبوونەوە وە قسەیتیان نییە هەموو کەسێک دەزانێت بەڵام نەوشیروان مستەفا ئەمەی بۆ ئەوە کردبووی دەسەڵاتی یەکێتی و پارتی یعنی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی ڕزگاری بێ بۆیە دوایش چون بۆ ئەندام پەرلەمان و حکوومەت و ئیمتیازات و ئەمانیان وەرگرت خۆ نەوشیروان مستەفا نەیویست شۆڕش ببێ خەڵک کە هاتە مەیدان یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژەکانی بە ئیمزای نەوشیروان مستەفا وتی ئەمانەی جێرە شێوێنن ئێمە ئامادەین هەموو هاوکاریەکی هێزە ئەمنیەکان بکەین بۆ ڕاگررتنی ئەمن و ئاسایشی شارەکە بە ئیمزای نەوشیروان مستەفا خۆ بە تۆمارکراوی ئێستا هەیە بۆیە ئەو دەنگەی نەوشیروان مستەفا هێنای دەنگانەکەی بزوتنەوەی گۆڕان لەسەر تاوەکوی کردەوە بەڕاستی دەنگە بزوتنەوەی گۆڕان نەبوو دەنگی نەئی خەڵک بوو بە یەکێتی و پارتی تۆڵە سەندنەوەی خەڵک بوو لە یەکێتی و پارتی بشکم ئەمە بتوانێت ڕزگارمانکە لە دەستی ئەم دوو بنەماڵە چەتەیە بەڵام نەکە ڕزگاری نەکردن بەڵکو بە بڕوای من یەک زەڕبەیەکی گەورەی لە بزوتنەوەی شۆڕژگەرانی خەڵکی کوردستان بۆ دەورەیەکی دوور و درێژی شەتا دا کە خەڵک بێئومێد بێجارێکی کەوتی بابە ئەوە بە هیچی پێ نەکراوە ئەوە نەیکرد تازە هەر هیچ لاکرێ ئەوە ئەو تەسویرەی لای خەڵک دروست کرد کە ئەمیش لەوانەیە ینی ئەگەریکی کە هەتا بەڕاستیش بێوێت نۆنەرایەتی خەڵک بە چاوی گومانەوە سەیری بکە و ئەمە زەربەیەکی گەورە بوو لە بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان کەوت کە بزوتنەوەی گۆڕان لە سەری سەرەوەی وەسا بوو ئەگاتێکە لە ئەوڵیشەوە دژی